توێژینەوەکان هۆشداری دەدەن لە خواردنی ژەهرە سپیەکە. شەکر ژەهرە سپیەکە چی بەستەر نەخۆشی قۆڵۆن دەهێنێت. مەترسیەکانی خواردنی شەکر لە زاری پسپۆڕان و توێژینەوەکان چیمان پێ دەڵێن؟ بەپێی دوایین توێژینەوەکان تەندروستی ڕێخۆڵەکان و قۆڵۆن پەیوەندی بە ڕێژەی خواردنی ئەو شەکرەوە هەیە کە دەیخۆین. توێژینەوەکە ئەنجامەکانی لە گۆڤاری جگەر و نەخۆشیەکانی هەرزدا بڵاو کراوەتەوە. ئاماژە بۆ دەکات زیادەڕەوی لە خواردنی شەکر ئەو خانانە تێک دەدات کە تەندروستی قۆڵۆن دەپارێزن و دەبێتە هۆی هەوکردنی ڕێخۆڵە. تیمۆسی هانت مامۆستای بەرگری زانستی لە زانکۆی ئەمریکی لەسەر توێژینەوەکە ئاماژە بۆ ئەوە دەکات بڵاوبوونەوەی نەخۆشی هەوکردنی ڕێخۆڵە لە جیهاندا زیاد دەکات، بەتایبەت لە وڵاتانی کە لە ژیانی پیشەسازی و شارستانیەتدا پێشەنگن، چونکە خەڵکەکەی ژەمی خواردنی دەوڵەمەند بە شەکر دەخۆن. توێژینەوەکە هۆشداری دەداتە هاوڵاتیان تاوەکو ڕێخۆڵەکانیان بە سەلامەتی بمێنێتەوە و دوور بێت لە هەوکردن و لە نەخۆشی قۆڵۆن بە دوور بن، خۆیان بپارێزن لە زۆر خواردنی شەکر کە بە ژەهرە سپیەکە ناسراوە.